لە سای فەساد و فەشەلی ئیدارەدانی هەرێم لە ڕووی سیاسی و ئابووریەوە لەلایەن پارتی وێچێتیەوە چۆن هەرێمی کوردستان و خەڵکەکە کرایە مشکی ناوگۆزەکە و لەلایەن بەغداوە بە بارمتە گیرا و بەرەو لاوازی و پوکانەوە برا. دوای ڕووخاندنی ڕژێمی باس و بنیادنانەوەی عراقی نوێ دەرفەتێکی زێڕین بۆ باشووری کوردستان هاتە ئاراوە تاوەکو هەرێمی فیدڕاڵ لە چوارچەوەی عراقدا بدرەوشێتەوە، بەڵام بەهۆی هەڵپەی پارتی و یەکێتی لە بەغدا بۆ چنینەوەی پارە و پۆست و زامنکردنی بەرژەوەندی شەخسی و حەزبی تەمەنی دەرفەتەکانی بەردەم گەشەسەندنی هەرێم زۆری نەخەیاند و بەهۆی ملهوڕی سیاسی و نغڕۆکردنی کایەکانی حکومڕانی لە فەسادی و گەندەڵیدا هەرزوو دەرفەتەکان لە دەستدران و هەرێمی کوردستان بە بازنەیەکی فراوان لە شکست و مەترسی دەورەدرا و وەکو مشکی ناوگۆزەکە گەمارۆترا. سیاسەتی مشکی ناوگۆزە سیاسەتێکی لە مێژینەی ئیمپریالیستیە و دژ بە گەلانی بەندەست پەیڕەو دەکرێت و لە چیرۆکێکی دێرینی ئینگلیزیەوە وەرگیراوە. بۆ تێگەیشتنێکی خێرا لەو سیاسەتە سەرەتا پێویستە چیرۆکەکە بناسین. باپی چیرۆکە ئینگلیزیەکە گۆزەکە پڕ دەکرێت لە دانەوێڵە و سەرەکەی ئاوەڵا دەکرێت و مشکێکی دەخرێتە سەر و وازی لێدێنن. مشکەکە کە دەست بە خواردنی دانەوێڵە زۆر و زەوەندەکەی ناو گۆزەکە دەکات دەگاتە ئەو قەناعەتەی کە ئیتر بێ هیچ ڕیسک و هەوڵ و ماندووبوونێک ژیانێکی سەقامگیر و پڕ لە خۆشگوزەرانی و خۆراکی بەلاشی بۆ دابین کراوە و ئەم خۆشگوزەرانیەش بەردەوام دەبێت. چیتر پێویستی بە گەڕان بە دوای خواردن و ڕاکەڕاک و چاوشارکێ لەگەڵ پشیلەکان نییە. دوای چەند ڕۆژ سەرمەستی خواردن مشکەکە دەگاتە بنی گۆزەکە و هەم خۆراکی نامێنێت و هەم لە گۆزەکەشدا بەند دەبێت و توانای دەرچوونی نابێت. بەم جۆرە مشکەکە غافڵگیر دەکرێت و دەخرێتە ناو چاڵێکەوە کە ناتوانێت لێی دەربچێت و خۆراک و مانەوەی لە ژیاندا بەندە بە بڕیاری خاوەنی گۆزەکە. ئیتر مشکەکە نەک هەر ئازادی خۆی و نەک هەر توانای بژێوی خۆی لەدەست دەدات، بەڵکو توانای مانەوەشی لە ژیان لەدەست دەدات. ئێستا ئیتر کاتی ئەوەیە بەڕوونتر وەڵامی ئەو پرسیارە وەربگرینەوە کە بەهۆی ملهوڕی سیاسی و ڕسیکردن بە چارەنووسی گەلی باشوور و سەرمەستبوونی سەرانی پارتی و یەشەتی بە دزی و تاڵانی و غەرقکردنی دامەزراوەکان لە فەسادی ئیداری و داراییدا چۆن سیاسەتی مشکی ناوگۆزەکە بەرامبەر هەرێمی کوردستان و دانیشتوانەکەی پیادەکرا. لە 10 ساڵی یەکەمی ئەزموونی مشکی ناوگۆزەکەدا واتە لە 2003 تا 2013 بەردەوام خەزێنەی هەرێم لێوان لێو بوو لە دۆلاری ئەمریکی. لەم قۆناغەدا و ساڵانە پشتی لە 170 لە بودجێ عێراق بەبێ هیچ گرفت و کێشە و لێپرسینەوەیەک دەخرایە سەر خەزێنەی هەرێم. لەم قۆناغەدا دەسەڵاتدارانی هەرێم و سەرانی یەشێتی و پارتی بە تەواوی سەرمەستی تەخشان و پەخشانکردنی پشک و بەشی هەرێم بوون و بە جۆرێک وەهمی خۆشگوزەرانی هەمیشەیی لەسەریدا بوون کە ئیدی بۆ هەتایە گۆزەکە پڕ لە دانەوێڵە دەبێت و هیچ کات نەیانتوانی یاخود هەر نەیانوی استراتیژێکی سەرکەوتووی دارایی و ژێرخانێکی پتەوی ئابووری بۆ هەرێم سەرپێ بخەن. لە بریەوە سیاسەتی دروستکردنی دابەستە و بندیواری حەزبیان پێڕەو کرد و سوپایەکی زەبەلاح لە موچەخۆری بێبەرهەمیان کرد بە بار بەسەر حکوومەت و بودجەی گشتیەوە. دوای قۆناغی یەکەم ئیدی 10 ساڵی دووەمی پێڕەوکردنی سیاسەتی مشکی ناو گۆزەکە دەستی پێکرد و لە 2013 بۆ 2024 قۆناغی بەتاڵکردنی گۆزەکە هەنگاو بە هەنگاو چووە بواری جێبەجێکردنەوە. لەم قۆناغەدا بەهۆی تاڵان و برۆی فرۆشتی نەوت و قاچاقچێتی و دەست بە سەرداگرتنی داهاتی مەرز و فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان لەلایەن پارتی وێشێتیەوە پشکی هەرێم لەلایەن بەغداوە قەید و بەندی لە سەردانرا و ڕاگیرا و لە ئێستادا هەرێم لە بنی گۆزەکەدا گیری خواردووە. هەم ئازادی و سەروەری هەنگاو بە هەنگاو لەدەست دەدات، هەم سەرچاوە و تواناکانی بژێوی و ئابووری سربەخۆ. هەموو کاری حکوومەتە بە سەرچۆکەی هەرێم بووە بە ئامادەکردن و ناردنی لیستی موچەخۆران بۆ بەغدا و بەغداش هەر جارە و شەرت و مەرجێکی نوێ بۆ ناردنی موچە بەسەر هەرێمدا فەرز دەکات. ئێستا عێراق ڕۆڵی گۆزەکە دەبینێت و دەسەڵاتدارانی بەغداش خاوەنی ئەو گۆزەیەن و هەرێمی کوردستانیش لە ئاسایی فەشەلی حکومڕانیەکەی و فەسادی دەسەڵاتدارەکانی بووە بە بەند و ئەسیری ناو گۆزەکە. زیاتر لە 20 ساڵە وەک مشکی ناوگۆزەکە گەلی باشوور غافڵ گیرکراون تاکە دەرفەت بۆ دەربازبوون مابێت بریتیە لە ڕاگررتنی ئەو نەزیفیە سیاسی و ئابووری و ئیداریەی پارتی وێچەتی بەسەر هەرێمی کوردستانیان داهێناوە. ئەمەش با چوونی وڵاتیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان و سزادانی ئەو جوود حەزبەی هەرێمی کوردستانیان تا ئاستی مەرگ و لە ناوچوون پرتووە.